باس لەواکەین بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی تا ڕادەیەک بەرز بۆتەوە. بانکی ناوەندی بەهاکەی لای خۆیەوە ڕاستەوخۆ کرد بە 130,000 دینار دەیفرۆشێت بە نووسنگەکان بە 131 بە ئومێدیەوەی بە 132 بۆ 133,000 بگاتە دەستی هاوڵاتی. بەڵام لە بازاڕە ئێستا لە 150 تا نزیکی 55 ئەڕوات وها یاریەکە ئەوەی کە پێی دەوترێت لە بازاڕە. با بزانین ئەمە بۆچی بەم شێوەیە، ینی بۆ نرخی بانک نرخێکە و نرخی بازار نرخێکی ترە. ئەمە بەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا نەوزاد مەجید پسپۆڕ یابووری و مامۆستای زانکۆ کە لە هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستا سڵاو لێ بێم کاتت باش. سڵاو لە تۆ، سڵاو لە بینەرانی خۆشەویستیش باش. سپاس دەکەم. مامۆستا بانکی ناوەندی نرخی دینار بەرامبەر بە دۆلاری کردووە بۆ هەر 100 دۆلار 130,000 دینار. بەڵام لە بازارەکانە دەبینین لە سەروی 150وەیە. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ بۆ وایە؟ بەڵێ خۆی لە خۆیدا سیاسەت و ئابووری دوور و یەک دراون و زۆر جار هەموو کات کاریگەریەکانیان لەسەر یەکتری دەبێەوە. زۆر جار سیاسەت لە پێناوی بەدەستێنانی ئابووریەکی باش بەکاردێ و زۆر جار لە هەندێک وڵات بەشێک لە ئابووریەکە بۆمانەوە و ئیستیمڕاریەتی حکومڕانی و حکومداری ئەو ناوچەیە بەکاردێ. بەڵام ئەوەی دەبینین لە عێراق سیاسەتێکی ناڕوون هەیە کە لە بەرژەوەندی ئەمریکادانێ و ئەمریکا نیگەرانە بەو نزیک بوونەوەی عێراق بە شێوەیەکی گشتی لە ئابووری ئێرانەوە و بەنسبەت ئێرانەوە عێراق بووتە منفەذێک یا بووتە موسەکینێک بۆی بارودۆخە ئابووریەکەی ئێران بە عێراقەوە خۆی بگرێتەوە. بۆیە عێراق بۆتە کوشندەی یا بۆتە ئەو زیانمەندەی کە لە نێوانی ئەو سیاسەتە ناڕوون و ناسەقامگیرەی کە حکوومەتی عێراق بەڕێوەی دەباوە بۆتە قوربانی دەستی ململانەکانی سیاسەتی ئێران و ئەمریکا و رووسیا و ئەمریکا و چین و ئەمریکا. باشە، ئەمە ئەوەی کە پەیوەندی بە دەرەوە بێ بێگومان کاریگەری سیاسەتی دەرەوەی لەسەر بەهای دیناری عێراقی وەکو زۆرێک لە بەهای دراوی وڵاتانی تری دراوسێ. بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ناوخۆوە هەیە، ینی حکوومەتی عێراقی توانێت چی بکە بۆی ئەمە کۆنتترۆل بکە؟ ئەتوانێت بازارەکانی ناوخۆ کۆنتترۆل بکە؟ بەڵێ، حکوومەتی عێراق بڕیارەکەی ئەم دواییە کە دۆلاری نزم کردەوە بۆ 130 بڕیارێکی حەکیمانە بوو و تا ڕادەیەک سەرکەوتوو بوو. بەڵام ئیتیخاذی قەرار make decision یا بڕیاردان پێویستی تەنها بە عسکەرتاری نییە، پێویستی تەنها بە بڕیاردان نییە، بۆی دەبێت بە دوواداچوون و تەدقیق و وردبینی بەرامبەر بە بڕیارەکەی خۆت کە دەرت کردووە لێکەوتەکانی چین و کاریگەریەکانی چین و لە داهاتوودا ماوەکەی بۆ دیاری بکەی بۆی لە بڕیارەکەت سەرکەوتووبی تا ڕادەیەک حکوومەتی عێراق توانی بە بەم بڕیارە کە دۆلار بێنێتە سەر 130 بە شێوەی ڕسمی و فەرمی لە پرۆژە بودجێ یاسای عێراق کە دەبدرێتە هۆڵی پەرلەمان گفتوگۆی لەسەر دەکرێت تا ڕادەیەکی باش سەرکەوتوو بووە دۆلاری لە 175 و 6 و 7ەوە دابەزاند بۆ 150 بۆ خوار 150. بەڵام وەکو گوتمان تەنها بڕیاردان نییە، دەبێت بانقی مەرکەزی پاڵپشتی و حکوومەتی عێراق پاڵپشتی لە بڕیارەکەی خۆی بدات. چۆن بانقی مەرکەزی دەبێت ڕۆژانە ئەم بڕە دۆلارە تەرخان بکە بۆ خستنەڕوو لە ناو بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆ ئەوی خواست لەسەر دۆلار کەم ببێتەوە. ڕەنگە ئێستا ئەگەر مقارنەیەک بکەین دۆلار ئێستا لە ڕۆژی پێنجشەمەوە 76,270,000 دۆلار عرض کرابوو. دەبووە ئێستا دۆلار لە سەروی 200,000 دینارەوە بیچونکە ڕێژەکەی زۆر کەمە مقارنەتەن بە
بە مانگەکانی ڕابردوو کە ڕۆژانە بە معدلی 250 میلیۆن 240 میلیۆن دلار عرض دەکرا کە خواستی هاوڵاتیانی تا ڕادەیەک جێگیر کردبوو لە 146 و 47 ئەم فلاکچوێشنەی دەکرد کە ڕێژەیەکی زۆر کەم بوو ڕەنگە هەر 1000 دینار بەرز بایە 1000 نزم بوو بایە بەڵام ئێستا کۆنتترۆلی ئەم بابەتە تەنها بە بڕیارێک نابێ و ڕاستە حکوومەتی عێراق تا ڕادەیەک سەرکەوتوو بوو لە دانانی ئەمنی اقتصادی کە چاودێری خاڵە سنووریەکان دەکا و چاودێری مەکاتبەکانی حەوالە و بانقەکان دەکا کە ئالوگۆڕی دینار و دۆلار دەکەن و بە ڕێبینیمان چەندین قاچاقچی و بە هەدەردانی دۆلار لە عێراق دەستگیر کران ئەمانە هەمووی کاریگەرن بۆ ئەوەی داهاتی ناوخۆی عێراق بەرز ببێتەوە و ئەو دۆلارانەی کە لە وڵاتان خواستی زیاتر لەسەرە کە پشتی شێر بەر ئێران و تورکیا و سووریا و لوبنان دەکەی و هەندێک وڵاتی تریش دۆلار لە عێراق و هەرێمی کوردستانەوە بە نایاسایی دەبەنە دەرەوە ئەمانە هەموو ئاماژەیەک بوون کە ساڵانێکی زۆرە پارەیەکی زۆر لە عێراقەوە بەهەدەر دەدرێەوە بووە نیگەرانی ئەمریکا بۆیە وەکو کارتێکی فشار لەسەر حکوومەتەکەی سوودانی بەکاری هێنا و تا ڕادەیەکیش سەرکەوتوو بۆ ئەوەی سوودانی مل بداتە بڕیار و ڕاستپاردە و خواستەکانی ئەمریکا بۆ ئەوەی پشت لە ئێران بکا بەڵام پشت لە ئێران و ڕوو لە ئەمریکاش کاریگەری زۆر لێکەوتەی خراپی دەبێتەوە لەسەر عێراق چونکە ئێرانیش وڵاتێکە کاریگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستانیشێ لە ڕووی کللتورەوە لە ڕووی سنوورەوە لە ڕووی مەسەبیەوە کاریگەری زۆری لە ڕووی سیاست و ئابووریشەوە لەسەر عێراق دەبێت. باشە مامۆسا حکوومەتی عێراقی چەنەنگاوێکی نا بۆی کە لە نێوخۆشدا با بڵێن دۆلار بە نرخی بانک بگا بەدەستی وڵاتیان لەوانە لە سەرتاوە لە فڕۆکەخانەکانەوە دەستی پێکرە و کەسانی کە گەشت دەکەن و کەسانی کە نەخۆشن دوێنێش دەنگویەک بڵاو بۆیەوە گوایە بڕێکی گەرچی کەمیش بێ بڕی 1000 دلار بێ بدرێ بە هاوڵاتی بڵێ ناوڵاتی یاسایی بتوانێت و بڕە بەدەست بخا بە نرخی بانک بێگومان بۆی کە ئەو دۆلاری کە هەیە ڕاستە خۆ بگا بەدەستی هاوڵاتی پێ دوایە مەنگاوانە بتوانن تەوازنی بازار ڕابگرن یاخۆت تاکی ئێمە پێویستمان بە ئەوە بێ لە بازارەکانە بە نرخێکی زیاتر بچین کاتێ پێویستمان بە دۆلار بێ دۆلار بکڕین. بەڵێ ئەم هەمگاوانەی پێش بڕیارەکەی نزمکردنەوەی دۆلار بۆ 132 هەندێک بڕیار و هەندێک هەنگاوی ترینا حکوومەتی عێراق و بەنقی مەرکەزی لە بڕیارەکانیان تا ڕادەیەک یانی وەکو موسەکین بەکارهات هیچ کاریگەریەکی ئەو تۆی نەبوو لەسەر دابەزانانی نرخی دۆلار لە بازارەکان یان لە بازاری ڕەش یان لەسەر خواستی هاوڵاتیان بەڵام ئەم بڕیارەی ئەم دواییە کاریگەری ڕاستەوخۆی هەبوو و نزمبوونەوەی دۆلاریش بە ڕێژەیەکی بەرچاودا بەزی بەڵام ئەم هەنگاوانە هەنگاوی زۆر سادە و ساکارن و هەنگاوی زۆر بێکاریگەرین ڕەنگە ئێمە هاوڵاتیانی ئێمە ئیمکانیت و قودرەتی ئەوەندەیان نەبێ خەڵێک زۆر سەفەری وڵاتان بکاتن بۆی بڕێک لە دۆلار وەربگرێ بەڵام ئەگەر بانقی مەرکەزی دەسەڵاتەکانی لای خۆی مەحدود نەکرابێەوە ئەمریکا فشاری لەسەر بانقی مەرکەزی نەبێت دەتوانێت ڕۆژانە سەروی 150 میلیۆن دۆلار عرض بکە من پێم وایە دۆلار بە ماوەیەکی زۆر کورت دەگاتە 135 و 138 بەڵام لە ئێستادا ئەگەر بانقی مەرکەزی بە نیازی ئەوە بێ ڕۆژانە 76 میلیۆن و 75 میلیۆن دۆلار عرض بکەوە ڕۆژانی پشوش هیچ بڕەپارەیەک نەخاتە ناو بازار ئەمە بە هیچ شێوەیەک دۆلار بەو ڕێژە بەرچاوی کە حکوومەتی عێراق خواستی لەسەریتی دای بەزێنێ بەڵام بە بڕیارەکەیان تا ڕادەیەک هاوڵاتیانی عێراقیان هێور کردەوە و تا ڕادەیەک ئیتیمنانیان یا ئارامیاندا هاوڵاتیان کە نرخی دۆلار بەم شێوێ بەرز نابێتەوە چونکە هاوڵاتیان ترسێکی زۆریان لێ نیشت بوو کە 100 دۆلاری ئەمریکی دەگاتە 500,000 و دەگاتە ملیۆنێک دینار و ڕێژەی زۆر خەیاڵیان باز دەکرد کە من پێم وایە ئەم نرخانە نرخی خەیاڵین و بە هیچ شێوەیەک دۆلار ناگاتە ئەم بەهایە چونکە دیناری عێراقی لەم ماوە کورتە بە بڕیاری بانقی مەرکەزی کە دۆلار لە 120ەوە بۆ 47 بەرز کراوە عێراق داهاتێکی زۆری کۆ کردەوەتەوە و عێراق ئێستا
لە بارودۆخێکی ئابووری زۆر باشدایە و توانای بەرزکردنەوەی بەهای دیناری بەرامبەر بە دۆلار زۆر ئاسانە لە لای بەڵام ئەوەی ئێستا ڕوودەدا بەڕاستی هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو ڕێگرن لەم نزمبوونەوەی نرخی دۆلارە چونکە بە شێوەیە علمیەکەی خەڵکێکی زۆر لە بەرزبوونەوەی نرخی دۆلاردا کەلوپەل و کاڵا و هەبووە ماڵەکەی خۆی فرۆشتووە خانووەکەی عەرزەی یا سیارەکەی گۆڕیتەوە بە دینار کە مطمئین بووەوە دڵنیا بووە لەوەی ماوەیەکی کورت حکوومەتی عێراق پابەندەوێ بە نزمکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بۆیە هەر کاتێک دەبینی نرخی دۆلار بە شێوەیەکی بەرچاودا دەبەزی هاوڵاتیان بە لێشاو سەردانی مەکاتبە حەواڵەکان دەکەن بۆی پارەکانیان دووبارە لە دینارەوە بکەنەوە دۆلار کە بەلای کەمی بە 175 و 6 گۆڕی بیەوە بەلای ئەو 150 هەرزانە و ئەگەر بە 106 گۆڕی بیەوە بە 155 لاوی هەرزانە کەواتە هاوڵاتیان تا ڕادەیەک ڕێگرن لە نزمکردنەوەی نرخی دۆلار بەو شێوە بەرچاوی و حکوومەت مەبەستیتی بەڵام دڵنیان بانقی مرکزی ڕۆژانە سەروی 100 میلیۆن 150 میلیۆن بخاتە بازار بۆ ماوەیەکی بۆ ماوەی مانجێک و دۆلار من پێم وایە بە ئاسانی دەگاتە 135 و 134 بەڵام بەو سیاسەتەی ئێستا بەڕێوەی دەبا کە ڕۆژانە 75 میلیۆن و 76 میلیۆن و ڕەنگاندەك جار 6 میلیۆنیش 65 میلیۆنیش دەخاتە بازار ئەمە تینووی کڕیارانی دۆلار ناشچێنی هەم هاوڵاتیان هەم بازرگانان بەڵام ئەم بڕیاری حکوومەتی عێراق تا ڕادەیەک ینی ڕێگریە لە بردنە دەرەوەی دۆلار یا لە سپیکردنەوەی پارە یا لە تەهریبی ئەموال چونکە ئەگەر هاوڵاتیەک بەڕاستی یا بازرگانێک بەڕاستی دەیەوێت کەلوپەل و کاڵا بێنێ بۆ هەرێمی کوردستان و پێویستی بە دۆلاری نەقدە بۆی کاڵاکانی پێبێنێ دەتوانی لە ڕێگای بانقی مرکزیەوە لە ڕێگای بانقەکانی نێوەنجیری نێوان بانقی مرکزی و هاوڵاتیان دەتوانن یاداشتەکانیان تەقدیم بکەن کە بڕی کەلوپەلەکانیان دیاری بکەن و وڵاتەکە دیاری بکەن ئەم بڕە دۆلارەی بە شێوەیە حەوالە بۆ حەوالە دەکرێ و کەلوپەل و کاڵاکان بە شێوەیەکی ڕسمی و ئۆتۆماتیکی کە بە سیستەم کراوە کاڵاکانی داخلی عێراق دەکا بەڵام ئەوەی پێشووتر ڕوویداوە ئەوەی پێشووتر درچیان پێ کردووە هەمووی بۆتە خاڵێکی ڕست بەسەر سیاسەتی حکوومەتی عێراق و بەنقی مرکزیەوە تەهریبی ئەموال وە بردنە دەرەوەی دۆلاری ئەمریکی بووە لە عێراقەوە بەرە وڵاتانی ترکە فشار و گوشاری ئەمریکایان لەسەرەوە ئەمانە خۆی لە خۆیدا زیانگەاندووە بە عێراق بەڵام سوودی هەندێک بەرپرس و هەندێک بازرگانی وەهمی لێکەوتۆتەوە بەڵام ئێستا ڕێگرە لەوەی کە هەر وڵاتێک هەچ وڵاتێکی دراوسەیە هەچ بازرگانێک دەیەوێت دۆلار لە عێراقەوە بباتە دەرەوە فەرمو لە بازاری ڕەش یا لە بازاری هاوڵاتیان دەتوانێت بە شێوەیەکی گرانتر دۆلار بکرێ بەڵام هاوڵاتیانی ئێمە یا بازرگانەکانی ئێمە ئەگەر مەبەستی ڕاستەقینەهێنان و هێنانی کەلوپەل و کاڵا بێ دەتوانێت دۆلار بە 130 وەربگرێت. مامۆسای و هاوڵاتیانی کە هاوڵاتێکی زۆر قسییان لەسرە یعنی حکوومەت چۆن بیر لەمانە بکاتەوە ئەی تۆ ناچاری مانگانە بچی لە بازارە لە نووسنگەکان 500 دلار 600 دلار کەمتر زیاتر ئەنی مانگانە تۆ ناچاری بچی بە نرخی بازار ئەم پارەیە دەست بخەی حکوومەت پێویستە چۆن کار بۆ ئەمان بکە؟ بەڵێ ئەمە بەڕاستی کاریگەریەکی خراپی لەسەر بەشێکی هاوڵاتیان هەیەەوە باسی ئەوەشمان کرد کە کەلوپەل و کاڵاکانی ناوخۆش زۆر جار لەگەر بەرزبوونەوەی نرخی دۆلار ئەوانیش بەرز دەبێنەوە لە دەبینین بەرهەمەکان بەرهەمی ناوخۆین بەڵام نرخەکانیان بەرز دەبێتەوە چکە بەشێکی لەم مەوادە ئەوەلیانەیان ئەو مەوادە خامەی کە ئێمە بەکاری دێنن بۆ بەرهێمێنانەکانی بەرهەمی ناوخۆیی وا دەکات نرخەکەی بەرز بێتەوە و ڕەنگە تەواو ناوخۆیی بێ بەڵام کرێ بینایەکەی بە دۆلارە یا تەواو ناوخۆیی بێ کرێ هەندێک کارگوزاری هەیە کە ئەزنەبین بە دۆلارە ئەمە وا دەکات ڕاستەوخۆ و کەلوپەلە ناوخۆیانەش نرخیان بەرز بێتەوە بەڵام حکوومەتی عێراق لە بەردەمیتی کە یەکەم هەنگاو گەڕاندنەوەی متمانەیە بۆ دیناری عێراقی کە من پێم وایە دیناری عێراقی لە بارودۆخێکی باشدایە
و بە سیستەمکردنەوەی بانقەکانە بۆی هاوڵاتیان چیتر جیرۆدەی هەڵگرتنی دیناری عێراقی نەبن، چونکە بەڕاستی لە ڕووی قەبارەوە دینار قەبارەیەکی خراپی هەیە لە ژماردن و ڕیزکردن و هەڵگرتن و گواستنەوەی خطورەت لەسەر مرۆڤایەتی دروست دەکاوە. ئەمانە ئەگەر بە سیستەمی بانقی بکرێ ئاسانتر هاوڵاتیان دەتوانن پارەکانی خۆیان هەڵبگرن یا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بیگوازنەوە و چیتر هەوڵ نەدەن هاوڵاتیان مامەلە و بازرگانی نێوانیان یا بە کرێدان یا کڕینی خان و سیارەکانیان بە دۆلار بێت. مامۆسا ئەمڕۆ یەکشەمەیە سەرەتایی هەفتەیە، سەرەتایی هەفتە بەنسبەت داوامی بانکی ناوەندیەوە. ئەمڕۆ پێشبینی چیە وەکو پسپۆڕێکی ئابووری؟ عادەتەن نرخی دۆلار لە هەفتەکەیە لە یەکشەمەیە تقریبان دیاری ئەکرێ و جێگیرە بێ بە پێی ئەو بڕێکای خاتە بازارەوە، چونکە دوو ڕۆژە هیچی نەخستۆتە بازارەوە، هەم شەمە و هەم جومعە. ئێستا وڵاتیان هەموو چاوەڕێی کردنەوەی بازار و چاوەڕێی دەست و دەمی بانکی ناوەندین. پێشبینی تۆ چییە؟ ڕاست ئێمە هاوڵاتیەکی زۆر پەیوەندیمان پێوە دەکەن بۆی بزانن دۆلارەکانیان بفرۆشن یا دینارەکان بگۆڕنەوە بە دۆلار، بەڵام ئێمە ناتوانین ینی 100% ینی تەنەبوو بکەین لە بۆ ئەم بابەتە. تەنها من پێشووتریش باسم کردووە کۆتایی مانجی دوو تاکو کۆتایی مانجی دوو دەبی ئەم بارودۆخە ناسەقامژیرەی ئابووری یەکلا بکرێتەوە، چونکە حکوومەتی سوودانی مۆڵەتێکی زۆری پێدرا و حکوومەتەکەی سوودانی هاوڵاتیان ئارامیەکی و سەبرەکی زۆریان لەسەری گرت، بەڵام هەندێک بارودۆخ هاتە پێشەوە هاوڵاتیان تۆزەک بە هەندێک ڕووداوی سروشتیەوە مەشغول بن یا ئایدیاکانیان ئەفکارەکانیان بەم ڕێدا بڕوە، بەڵام هاوڵاتیانی عێراق بە شێوەیەکی گشتی ئەم بارودۆخە قبول ناکەن. ڕەنگە نوێژی ملیۆنی یا خۆپیشاندانی گەورە لە عێراق دروست بێ، بۆیە تا کۆتایی مانجی دوو دەبێ ئەم بارودۆخە یەکلا بکرێتەوە و تا ئێستا پێش ئەوەی بێمە بەرنامەکە سایتی بانقی مرکزیم سیر کرد هیچ بڕەپارەیەکی دیاری نەکردووە، بەڵام هیوادارم لە سەروی 100 میلیۆنەوە عرض بکە بە شێوەیەکی بەرچاو نرخی دۆلار دادەبەزێ، بەڵام بەردەوامی هەبێ. ئەگەر لەمڕەوە تا مانجێکی تر تا کۆتایی مانجی دوو ڕۆژانە سەروی 100 میلیۆن 150 میلیۆن عرض بکە، دڵنیام نرخی دۆلار دەگاتەوە 135 و 134ش، بەڵام لەبیر نەکەین ئێستا مقارنەتەن بە مانگەکانی ڕابردوو کە بە بڕێکی زۆری دۆلار عرض دەکرا و لە ئێستادا مقارنەی بکەین بەشێکی زۆری لێکەم بۆتەوە و نرخی دۆلار لە 148 و 51ەوە جێگیرە. ئێمە هەر هەولێر و سلێمانی و کەرکووک سیر نەکەین، چونکە لە بەغدا و بەسڕاش نرخەکانیان زۆر نزمترە، 2000-3000 دیناری فەرقا. وا دەکات مامۆسا باسی و بابەتت کرد بۆ لە بەغدا هەمیشە لە سلێمانی و لە هەولێر 2000 تا 3000 لەگەڵ بەغدا فەرقی هەیە، یعنی بۆچی ئەم فەرقە پەیوەندی بەچیەوە هەیە؟ ڕاست حکوومەتی عێراق لەم دواییانەدا پۆلیسی اقتصادی یا ئەمنی اقتصادی دامەزران بۆی دۆلار بە شێوەیەکی ناتەندروست لە عێراقەوە نەچێتە دەرەوە، بەداخەوە عێراق هەرێمی کوردستانیشی بە دەرەوەی عێراق حساب کردووە، بۆیە سانسۆرێکی زۆری خستۆتە سەر هەرێمی کوردستانیش کە دۆلارەکان بەم شێوە فەرمیە یان بەم شێوە نرخە ڕسمیە کە لە بەغدا هەیە هەواڵەی هەرێمی کوردستان نەکرێ. ئەمانە وای کردووە ئەم بڕە دۆلارێک کە لە هەرێمی کوردستانەیە خواستی زیاتر لەسەر بێ و ڕەنگە ئاماژەیەکیش بێ بەڕاستی بۆی خواست لەسەر دۆلار زۆر بێ و ئەمانە ئاماژەی خراپن بۆ هەرێمی کوردستان. پێم خۆش نییە بەڕاستی نرخی دۆلار بەم شێوازە زیاوازی هەبێ، چونکە ئەمانە ئاماژەن و لێکەوتەی خراپی دەبێ بۆی بەیانی متتەهەممانکەن ئیتیهاممان بکەن بۆی کە دۆلار لە هەرێمی کوردستان و لە کەرکووک و سلێمانی و هەولێر و دهۆکەوە دەبردێتە دەرەوە. بەڵام لە ڕاستیدا تەنها ئەو سانسۆرەیە حکوومەتی عێراق خستۆتیە سەر بازگەکانی
حکوومەتی عێراق لەگەر ئیقلیمدا لەگەر هەرێمی کوردستاندا بۆی بە ئاسانی دۆلار نەگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان و لەم بڕە دۆلارەی کە بانقی مرکزی دەیخاتە ڕوو هەرێمی کوردستان پشتی خۆی هەیە و دەبێت ڕێگە بدرێت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بتوانن ئەم دۆلارە لە بەغداوە هەواڵە بکەن بۆ هەرێمی کوردستان. بەڵام ئەم جۆرە ناسەقامگیریە زیاتر لە هەرێمی کوردستان هەیە کە خەڵکێکی زۆر خزاوەتە ناو ئەو لوعبە سیاسەی کە نرخی دۆلار بەخۆیەوە بینیتی و تکام لە هاوڵاتیان هەیە ئەوەی بڕێک دۆلار یا بڕێک دیناری هەیە خۆی نەخاتە ناو ئەم لوعبە سیاسیە ئەم لوعبە ناڕوونەی کە بەڕاستی ئێمەی ئەکادیمیش زۆر جار ینی تەنەبووەکانمان هەڵە دەردەسێ بەڵام ئەوەی لە ڕووە زانستیەکەوە بێ ئێمە بەڕاست و دروستی بە هاوڵاتیانی خۆمان پێ گوتووە بەڵام لە ڕووە سیاسەکەەوە زۆر جار ئاراستەکانی ڕێگا زانستیەکەش دەگۆڕێ بۆیە نرخی دۆلار بەم شێوێ تەلاعوب دەکا بەم شێوێ فلاکچوێشن دەکا زۆر جار هاوڵاتیانیش ئێستا بە شێوەیەکی گشتی بەڕاستی زانیاری زۆریان لایە دەبینم زۆر جار لێدوانی هاوڵاتیانی ئاسایی ینی ئەوەندە زانیاری لەسەر دۆلار هەیە ئەوەندە بە دوواداچوونی کردی ڕەنگە لە کەسێکی پسپۆر دەیان ساڵبی لە بانقی مرکزی کاری کرد بێ هەر ئەوەندە زانیاری و داتا و ئامارەی لابێتن. خەڵک مامۆسا ئیش و کاری بووە بۆی بزانێت دۆلار چی لێ ئێستا هەمووی ئەزانێت چەند بانکێ لە ئەمریکا مەسەلەن وەزارەتی گەنجینەی ئەمریکا کاری چییە ئەو ڕۆڵی چییە ینی هاوڵاتی ئێستا هەمووی هەوڵەیە زانیاری کۆ بکاتەوە دۆلاری هەبێ و نەبێ چونکە چی بکە ژیان و ڕۆژانەی پێوەستە بە نرخی دۆلارەوە. مامۆسا نەوزاد مەجید پسپۆڕی یابووری و مامۆسای زانکۆ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ زانیارەکانت سپاس کە لەگەڵمان بوویلاو لێرەوە بە هیوایەوەی وەکو تۆتێ هەوڵەکانی بانکی ناوەندی لە بەغدا جێگی خۆیان بگرن و نرخی بەهای دینار بەرز بێتەوە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی چونکە ژیان و گوزەرانوان هەمووی پێوەستە بەوەوە